لە نێو ئەم ماڵەدا لە گەڕەکی شێخانی شاری سلێمانی منداڵێکی تەمەن 6 بۆ 7 مانگ بە فرێدراوی دۆزرایەوە. بە وتەی دراوسێکانی ئەم ماڵە لە بەرەبەیاندا گوێبیستی دەنگی گریانی منداڵێک بوون. دوای بانەوە چوونی بینیوانە منداڵێکی بچووک لە نێو ئەم ماڵەدا کە ماوەیەکە چۆڵە و کەسی تێدا ناژی بە تەنیا فرێدراوە و هیچ ناونیشانێکیش بەجێ نێهێڵدراوە. کومبارە مەشۆری کە کومبارەکە مەشۆری مناڵەکە لەوێ دەنگی مناڵە هات دەمێک بوو دەنگی مناڵە هات منیش وامزانی مناڵی دراوسەکان ئاگریا ها ماڵە مناڵیان هەیە ئەو ماڵێکە هەیەە تم دەنگی ئەوانە کە چێوز نەوتی مناڵە لێدانرا خۆ ماڵیتیانە خۆمانزانین کە ماڵیتیانە منیش هەر بە قادرمەکانیان سەرکەوتم چ مناڵەکە لێداندا بوو. تەسەورەکەن کەی فرێدراوێ و مناڵە شەویان بەرەبەیان پێ ناچێت سەو بێ سەو بووە زۆر سەرمایە بوو لەوە ئەچێ لاچێنەمانە لە سعا حەوت 6 ئەو ناوە هێنابێتیان پێ ئەچێت چونکە کە فەستق بوو ئاها کەفی سەر ئەمانەی کەوتە بوو ئەوە نەگریا بوو هەتا هێناومە گەرمم کردە لە باوەشمە هێناومانە بردومانە گۆرەیمان بۆ لە پێکرد نازانین چێ فڕێیا و چێ دایناوە بەس فقط هەر هیچ شتێکی بۆ دانەدرابوو لەسەر کاشەکە هەردانرابوو مناڵەکە و تاو شیرمان بۆ کرد دایبیان بۆ گۆڕی کچەکان ئێتر لەسەر قاچی ڕایۆشان تاوەکو و خەویلەکەەوە. منداڵەکە کچە و بەهۆی کەمی تەمەنیەوە ناو و ناسنامەی تا ئێستا نەزانراوە. دوای گەیشتنی تیمە ئەمنی و تەندروستیەکان منداڵەکە ڕادەستی ئەوان کرا. ئەم پیاوە خەڵکی ڕۆژاوای کوردستانە و ماڵەکەی بەرامبەر ئەو ماڵەیە کە منداڵەکەی تێدا فرێدراوە. ئەو دەڵێت تووشی سەرچوڕبان بوون کە بینیویانە منداڵێک بەم تەمەنەکەمەوە بە تەنیا بەجێ هێڵدراوە. چیتان بینیەوە چۆن هەستان کە مناڵە لێ والله ئێمە یعنی ئەم دەرکەتن دەنگێکتی گریکتی ئەگری ئە چیە ئەم نزانن ینی جەم جیرانایە کیە وەڵڵا ئەم زانیانی رابوومە باکەرەوێژگمە گوبەرکی ئێوابێم ئەو مناڵ گۆڵە نە ئێمەیە. تیمەکانی پۆلیس و ئاسایشی سلێمانی لە شوێنی ڕووداوەکە دەستیان بە لێکۆڵینەوە و بە دوواداچوونەکانیان کردووە. بەڵام تاکاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ زانیاریەک لەبارەی هۆکاری فرێدانی منداڵەکە و کەسوکاری منداڵەکە لەبەردەستدا نییە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.